بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە داهاتووی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد دەکەین قسە لەسەرەوە دەکەین بۆچی لە دوای 2023 ڕێکەوتنەکان سیاسیەکان بۆ پێکهێنانی حکومەت تایبەت بەنەوت تایبەت بە بواری دارایی ئێوە یاسای بودجە بڕیارەکانی دادگای فیدراڵی لە بینی هەرێم و بەغداد جێبەجێ نەکراون و لە ماوەی ڕابردووشدا لە مانگە ڕابردوو ڕێکەوتنی کرا بۆ پرسیینەوت و دارایی بۆچی ئێستا هەوڵێکەیە بۆ خۆت زیینەوە تا چندێک جێبەجێ نەکردنیان ڕێکەوتنە زیانی هەیە بۆ هەرێم و بۆچی دەسەڵاتدارانی هەرێم بەردەوام خوێندنەوەی هەڵایان هەیە بۆ پەیوەندی لەگەڵ بەغداد لە پرسیینەوت لە ریفراندۆم لە شەڕی ئیسرائیل و ئێران پەیوەست بە کاریگەریەکانی لەسەر عێراق خوێندنەوەی هەڵا بوو ئەوە نزیک بوونەوەی هەڵبژارن چ کاریگەریەکی دەبێت لەسەر مەسەلەی موچە و ڕێکەوتنە سیاسیەکان هەروە قسە لەسەرەوەش دەکەین ئێستا یاسای حەشت یاسایەکی نوێ بۆ 80 پەرلەمانی عێراق نیگەرانی ئەمریکای لێکەوتۆتەوە ئەگەر پەسند بکەی کاریگەرەکەی چی دەوێت لەسەر عێراق ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری و پسپۆڕی زانستە سیاسیەکان سەیرە سەر دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە کاکتۆر بەخێربێن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر سەرتا خوێندنەوەیەکمان بۆکەی سەبارەت بە و ڕێکەوتنە سیاسیانەی کە لە ماوەی ڕابردوو لە بینی هەرێم و بەغداد بکاون جا چ ڕێکەوتنی سیاسی بێت چ ڕێکەوتن بێت لەسەر یاسای بودجە لەسەر نەوت بڕیارەکانی دادگای فیدراڵی بێت بۆچی وەکو پێویست جێبەجێ ناکرێن؟ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان کە حەکیم بۆ بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام ئەم بابەتی بەڕێستە بابەتێکی گرنگە ئەڵبەتە من کە لێرە وەکو خۆم گزارش تعبیر لە بیر و بۆچوونەکانی خۆم دەکەم هەر شتێکم و دێرە تعبیر نییە لە هەڵۆستی کۆمەڵی دادگەری بەڵێ من سەرکە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریم بەڵام لێرە وەکو شیکاری بابەتەکان دەکەین و ڕێی خۆمە و ڕنگدانەوە و هەڵوێستی کۆمەڵی دادگەری نییە بەداخەوە دەڵێم لە دوای 2023 و هەتاوەکو ئێستا کە حکوومەتی ڕژێم ڕووخاوە و کورد ڕۆڵی هەبووە لە بیناکردنەوەی عێراق هەتاوەکو ئێستا هەر ڕێکەوتنی کرابێ لەگەڵ بەغدا هەرێمی کوردستان تێدا زەرمەند بووە قۆناغ بە قۆناغ پێگە و کاریگەریەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدادا بەدووە هاتووە بە تایبەتی دوای 2014 کە هەرێمی کوردستان ئیعلانی ئابووری سربەخۆی کرد لەوە بە دواوە گرفتی موچە بۆ هەرێمی کوردستان دروست بوو و گرفتی موچەش چەندین جار ڕێکەوتن لەگەڵ بەغدا کراوە لە چوارچێوەی بودجەدا لە چوارچێوەی ڕێکەوتنی دەرەوەی بودجە لە چوارچێوەی ڕێکەوتنی پێکهێنانی حکوومەتەکان و آخر جارش ئەم لێک تێگەیشتنە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن لێک تێگەیشتن ئەم لێک تێگەیشتنە کە پێم وایە ئاستەکەیشی لە خوار ڕێکەوتنەوەیە ئیسا گرفتی بۆ دروست بووە بۆی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان بەڕسمی دەڵێ منەوە تەسلیمەکەم بەڵام بە عەمەلی هیچی تەسلیم نەکردووە و ئەو ڕێژەیەشی بەغدا کە داوای دەکا و ڕێژەیەنە کە هەرێمی کوردستان دەیوە ڕادستی بکە و هەروەها ئەو بودجێ ئەو باجانەیە ئەو داهاتی کە بەغدا داوای دەکات لە هەرێمی کوردستان ئامادەنیە تەسلیم بکە و دوجارش ئەو لیژنانەی کە هاتنە هەرێمی کوردستان گرفتی بۆ دروست بۆ لەسەرەوە ئەمانە هەمووی بێمتمانەی نێوان هەرێمی کوردستان و بەغایە و لێکدانەوەی هەڵەیە لەلایەن هەرێمی کوردستانەوە بۆ گرنگی بەغدا و بەغدا بە نادی دەگرتنی پێگەی هەرێمی کوردستانە لە هەندێک ڕۆوە بە تایبەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان یعنی حەزەکەم لێرەوە ئەوە بڵێم ئەگەر بەغدا کێشەیە لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە با بڕوا دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان عقوبە و سزا بدا لە کاتێکدا کە ئەو گرفتی لەگەڵ نخبەی سیاسی هەرێمی کوردستان هەیە لەگەڵ دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و پەیوەندی باشیشی لەگەڵان هەیە بەڵام لە هەمان کادا دێت هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان عقوبە دەدات زۆر ڕێگا هەیە ئەو بگرێتە بەر بۆی کەوا فشار بخرێتە سەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆی کەوا نەوت ڕادەستکەن کە بە بڕیاری دادگای ئیتیحادیش ئەبێ نەوتەکە تەسلیم بکرێت بە کۆمپانیای سۆمە بەڵام ناکرێت لەبەرەوە ئێمە لە چەندین ڕۆوە توانین لەم بابەتە بڕوانین لە ڕوویەکەوە کە بەغداد کۆمەڵێک ڕێوشێنی هەیە ناگرێتە بەرامبەر بە دەسەڵاتدارانی هەرێم دێت خەڵکەکە عقوبە دەدا و سزا دەدات لە هەمان کاتدا هەرێمی کوردستانیش کۆمەڵە ڕێوشێنی دەتوانێت بگرێت دەبەر بۆی کەوا موچەی هەرێمی کوردستان بدرێت و خەڵک نەگەوێتەم ئەزمە قوڵەوە کە ئێسایە و تۆپەکە لە ساحەی هەرێمی کوردستان بوو بەڵام بەداخەوە پێدەچێت ئەم ڕێکەوتنەیە ئەم لێکێ تێگەشتنەی کە ئێستا نێوان هەرێمی کوردستانە ئەویش بە دەردی هەموو ڕێکەوتنەکانی ڕابردوو بڕات و دیسانەوە هەرێم و بەغدا بکەونە سەرەتای دانوستان بۆ ڕێکەوتنێکی نوێ یا لێک تێگەشتێکی نوێ و من پێم وایە هەرێمی کوردستان
خوێندنەوەکانی لەگەڵ بەغدا بە قوڵایی سێرنەکردنی بەغدایە واتە بەغدا بەڕێگە چارەسەری کێشەکانی خۆی نابینێ و ئەمە ژوای کردو هەرێمی کوردستان هەنێک جار گرە لەسەر ئەسپی دۆڕاو بکە گرە لەسەر ئەسپی دۆڕاویانی چی واتە چاوەڕێ بکە بەغدا بڕوخیە چاوەڕێدا واقعێک لە بەغدا دروست بێت و عێراق ئەو دەسەڵات و ئەو کۆمەڵە سەیتەرەیە کە بەسەر کۆمەڵەشدا نەیمێنێت چاوەڕێ ئەوەیە کە ئەمریکا لە حەشت بدایە ئیسرائیل لە حەشت بدا چاوەڕێ ئەوەیە کۆمەڵێک ئەگەر یا سیناریۆی نەزۆک هەیە کە هەرێمی کوردستان ئەوچە چاوەڕێ بکە بەغدا لاوازبێ ئەم بە بەهێزی دەربکەوێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەوەی ئەو کێشە و گرفتانە کە نێوان هەرێم بەغدایە کە پێم وایە هەموو ئەمانە دەگەڕێتەوە بۆ نەخوێندنەوەیکی واقعانە و دروست بۆ بارودۆخی سیاسی هەم عێراق هەم خۆڕڵاتی ناوەڕاست هەم جیهانیش سەردانیکردنی ئەمریکا چون بۆ ئەمریکا کێشەکانە لەگەڵ بەغدا چارەسەر ناکە بینیمان ئەمریکا کە فشار دەکاتە سەر بەغدا فشارەکات بۆ حەشتی شعبی فشارەکات بۆ کاریگەری خۆی لەگەڵ بەغا فشار دەکات نەک بوو ئەوەی کەوا فشار کاتە سەر بەغدا بۆی کا موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێت ئاخر پەیوەندی کە مارک ڕۆبی وەتیری دەرەوەی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کردوێتی ئاماژەی بەوە کودە کە چارەسەری کێشەی ڕەواتی موظفین هەرێمی کوردستان بکرێت لەگەڵ کێشەی نەوتە نهاتۆ بڵێ بەغدا دەبێت موچەی هەرێمی کوردستان بنێری فشارەکانی بخاتە سەرەوەی کەوا ئەبێ موچەکە بنێرێت نەخێر دوای 3 مانگ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا نەیتوانی فشارێ بکات کە بەغداد بەبێ ڕێککەوتن بەبێ لێک تێگەیشتن بەبێ ئەوەی کەوا هەرێمی کوردستان پەیمان بدات یا ڕێککەوتن بکات یا لێک تێگەیشتن بکات بۆی کانەوەتەکە تەسلیمکە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا شتێکی بۆ هەرێمی کوردستان بکردا لەبەرەوە تعاملکردن لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بۆی کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەموو شتێکمان بۆ دەکا بەڕاستی هەڵەیە ئێمە دەبێ وا لە بەغدا بگەین کە بەغدا ناوەندێکە بۆ چارەسەرکردنی کۆمەڵێک گرفتی استراتیژی لەگەڵ هەرێمی کوردستاندا ئێمە 10 ساڵە لە هەرێمی کوردستان 11 ساڵە لە دوای 2014 تا کۆسە گرفتی موچە لە هەرێمی کوردستان هەیە چەندین موچە نەدراوە چەندین موچە بە لێبرینەوە دراوە ئەمانە گرفتێکی سەرەکین حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 11 ساڵی ڕابردووان نەیتوانێت ئەم گرفتە چارەسەر بکات بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە موچەی هەرێمی کوردستان ئەگەر بێت لە دوای دادگای ئیتحادی کەبرارەکەیدا بەغداد بەرپرسەدەی بەڵام لایەنی دانوسکا لەم قەزیەدا لەگەڵ حکوومەتی ناوەندیدا بریتە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت التیزاماتی خۆی بەرامبەر بەغداد جێبەجێ بکات تاکو فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکەونە قەیرانەوە لە ڕووی قەیرانە ئەم قەیرانەش بە ڕوویەکی لە ڕوویەکی یاساییە و چارەسەرێکی ڕیشەیەوە بدۆزرێتەوە بەڵێ ئەوەی کە بەڕێزبی خوێندنەوەت بۆ کرد قسە سەرەوەش دەکەین دواتر مەسەلەی یاسای حەشتووانە و کاریگەریەکانی ئەمریکا بۆچی ئەوەندە فشاری هەیە بۆ یاسای بۆ هەرێمنیەتی بەس سەبارەت بەوەی کە ئێمە دەبینین لە پارچەکانی دیکە هەم لە باکوور بڵێن لەوێ ئاراستەیە بۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی ناوی بێنێ فیدراڵی هەیە لە سووریا هەیە بۆچی لە هەرێم ئاراستەکە پێچەوانەیە لە کاتێکە لە دەستوری عێراق مافی زۆر دراوە بە خەڵکی کوردستان ینی هەوڵ هەیە بۆ دوورکەوتنەوە لە عێراق کێشە دروستکردن لەگەڵ عێراق ئەمە لە بەرژەوەندی ئایندەی هەرێم و خەڵکەکەیدایە خۆی گەورەترین گرفتی بەردەم هەرێمی کوردستان و عێراق سەرەڕای بوونی کۆمەڵە دەقی یاسایی دەقی دەستوری جوانە ناو دەستوری هەمیشەی عێراقدا بریتیە لە جێبەجێ نەکردنی دەستور بە شێوازێکی گشتی بەڵێ هەندێک مەوادی دەستوری جێبەجێ کراوە بەڵام کۆمەڵە مەوادی دەستوریە جێبەجێ نەکراوە لە بیرمان نەچێ عێراقی دوای 2023 لەسەر ئەساسی سازان تەوافق دامەزراوە لە نێوان سێ پێکاتە سەرەکی کە کورد و سونە و شیعەن ئەم سێ پێکاتە پێکەوە ئەتوانن عێراق بەڕێوە برن بەڵام بەداخەوە لە دوای 2023 بە تایبەتی لە دوای 2005 کە ئەم دەسوورە دەرچوە دەسووریەکە ئیستیفتای لەسەر کراوە هەتاوەکو ئێستا شیعە باڵادەستە لە عێراقدا و ئەو بە نەفەسی باڵادەستی تەعامل لەگەڵ ئەوانی تردا دەکات لەگەڵ کەمینەکانە ئاکات لە کاتێکدا کە تۆ کەمینەیەکی لە عێراقدا دائیم حەز بە مەزڵومیەتی خۆ دەکەی ئەو دەست حەز بە باڵادەستی دەکات لە عێراقدا نایەت مافەکانی خۆتت پێ بدە نایەت کۆمەڵێک مافێک کە بەرجەسێ کرابێت لە بەرامبەریشدا کورد و سونە بە تایبەتی کە گرفتی لەگەڵ کووردا زۆرە کوردیش هەست بەوە دەکات کە مافەکانی خوراوە خەباتی ڕزگاری خوازی خۆی لە مدەی چەندین ساڵی ڕابردووە ئەوە نیە کە ئێستا بەدەستێنا بۆیە هەندێک جار مامەڵەکردنی کوردیش لە هەرێمی کوردستان لەسەروی ئاستی ئەو دەسەڵاتانەوە بۆ کە ناو دەستوردایە بە تایبەتی لە دوای 2014 لە سەردەمی جەنگی داعشدا بۆیە مامەڵەکردنی هەرێمیش لەمڕۆوە هەڵە بوو بەڵام
ڕێگەڕاستەکە چیە؟ ڕێگەڕاستەکە بریتە لە جێبەجێکردنی دەستور بە شێوازێکی دروست. بۆیە دەستور جێبەجێ بکرێت کۆمەڵە کێشەی سەرەکیە لە نێوان هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدرالی لەگەڵ ئەو بارودۆخی کە ئێستا هەیە چارەسەر دەبێت. بۆ نمونە کێشەی نەوت و غاز، کێشەی نەوت و غاز کێشەیەکی قوڵە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان ناوەندا. یاسای نەوت و غاز کە لە ئێستا لە عێراق لە دەرنەچووە، ئەم کێشەیە ئەتوانێت چارەسەرکە بەڵام نانەوێت دەرچێت، بۆ چونکە ئەوان دانێت بە نەفەسێکی باڵا دەستی ئەم یاسایە دەرکن. هەرێمیش کوردستانی دەوێت ئەو مافەی کە هەیەی لە دەرکردنی لە بەرهەمێنانی نەوت و بە بازارکردنی نەوت و ئیدارەدانی نەوت و کەلگە نەوتەکان و چۆنێتی مامەڵەکردنیان بابەتە هەندێکی لە دەستی خۆیدا بمێنێتەوە بتوانە مامەڵەی پێوە بکات. بۆی ئەم گرفتانە سەرچاوە گرتووە لە خوێندنەوەی نادروستی واقعی سیاسی هەم لە لای بەغدا و هەلای هەم هەرێمی کوردستانیشەوە. بۆی هەتاکو ئێستا ئێمە جێبەجێکردنی دەستورمان بەڕێکوپێکی لە عێراقدا نەبینیوە، هەتاوەکو ئێمە نەگەینە بەرئەنجامێک کە دەستور بەباشی لە عێراقدا جێبەجێ بکرێت. ئەم تەوافوقە، ئەم سازانە، ئەم شەراکەتی کە باسەکرێت، ئەم تەوازونی کە لە نێوان پێکاتەکانە باسەکرێت وجودی نابێ. بۆیە ئەو تەوافوقش کە لە نێوان پێکاتەکانە دەبین دائیمەن بە شێوازێکی هەش، بە شێوازێکی لاواز دەردەکەوێت لە ناوەندە سیاسەکانە و لە دامەزراوە سیاسەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدادا. بەڵێ کاکتۆر قسە لەسەر ناوەند بوو، ینی چەند بوو ئەو دەنگەش دەگەڕێتەوە گەر چاکەم دەنگەش باش. لەسەر ناوەندە ئێستا بۆ نمونە وەکو باسم کە ئێستا لە تورکی هەوڵ هەیە بۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی. ئێستا کورد لە بەغدا چەندە گرنگە لەوێ پێگەی بەهێز بێت کە لە ماوە ڕابردوو لاواز بووە بۆی کە مافەکانی بەرز بێنێجا لە بواری نەوت بێ، دارایی بێت. بەغدا گرنگە بۆ هەرێم یاخود ئەو گوتارەی کە هەڕەشەکردن دوورکەوتنەوە؟ بێگومان بەلەوەی کەوا چارەسەری کێشەی کورد لەگەڵ ئەو دەنگە دەگەڕێتەوە ئەگەر چاکیکەن هاوکاران دەڕووی تەکنیکیەوە بێزەحمەت. گرفتی کورد لە سووریا بە ئاراستەی دیمەشق چارەسەر بکرێت، لە تورکیا بە ئاراستەی ئەنقەرە لە چارەسەر بکرێت. بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانیشە دەبێ ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان لە بەغداوە سەرچاوە بگرێت. ئەگەر بێت و دائیمەن مامەڵە یان بەتەمای ڕەهەندی دەرەکی بین، مراهەنە لەسەر ڕەهەندی دەرەکی بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا، بەڕاستی ئێمە بە هەڵەداچوون و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە هەڵەداچوون لەو بارەیەوە، چونکە ئێمە کۆمەڵە دەقی دەستوریمان هەیە. ئەگەر تۆ کێشەی دەستوری تێ لەگەڵ بەغدا بڕۆ لە دادگای اتحادی داوا قەیدکە بۆی کەوا دەقە یاساییەکان ببیتەوە. ئەگەر نا چاوەڕێکردن لەسەر فشاری دەرەکی بۆ ئەوەی کەوا بێت لە بەرژەوەندی تۆ کۆمەڵێ کەیسێک لا بکاتەوە، بەڕاستی لەم قۆناغەدا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەو شێوازە نییە کە گرنگی بە کۆی عێراق بدات نەک بە کۆی بە کەیسی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدادا. بۆ نمونە ئێستا دەبینین ئەوەندەی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا گرفتی یاسای هەیەتی دەستی حەشی شعبی ئەوەنە گرفتی هەرێمی کوردستانی بەلاوە گرنگ نییە لەگەڵ بەغدادا. بۆیە گرنگە هەرێمی کوردستان، دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە بەداخەوە ئێستا دابەشبوونێکی زۆر لە هەرێمی کوردستانە هەیە لە نێوان پاردە سیاسەکاندا، لە نێوان پێکاتەکانی هەرێمی کوردستاندا، زۆنی زەرد و سەوز بە هەردوو زۆنەکەیەوە گرفتن لە بەردەم چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ بەغدادا. ئەگەر بێت و ئەمان هەردووک لە یان پێکاتەکانی هەرێمی کوردستان لە ڕووی پارتە سیاسەکانەوە یەکدەنگ بوونایە بەرامبەر بەغدا، ئەو کاتە ئەتوانرا لەگەڵ بەغدا قۆناغی تر ببرێنرایە. ئێمە لە سەردەمێکدا هەرێمی کوردستان لە بەغدا باڵا دەست بووە و کۆمەڵێک دەسەڵاتی باش لە بەغدا هەبووە، وەزیری خارجی، وەزیری مالیە و سەرۆک کۆمار و کۆمەڵە دامەزراوە و باز لە 300-400 پۆستی باڵاکەن کە لە بەغدا لە جێدەسەڵاتی کوردایە تاکو ئێستاش بەغدا قوڵایی استراتیجی هەرێمی کوردستان بێ باشە نەک بە شێوازێکی هامەشی تەعاملی لەگەڵدا بکرێت. فەرمووی ئێستا ئێمە هەموو کێشەکانمان لەگەڵ بەغدا کوربەتەوە لەوەی کە ئایا موچەکە دەنێرێ یان نادرێت. ژیان و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم مامەڵەیەکی ناتەندروستی هەم سیاسەکانی هەرێم و هەم سیاسەکانی بەغدادایە. بۆچی وای لێبێت ئێستا هەرێمی کوردستان نەتوانێت کێشەی موچەی خۆی، موچەی هاوڵاتیان، بژێوی خەڵک لەگەڵ بەغدا چارەسەر بکات کە کێشەیەکە ئەتوان لە ڕووی یاساییەوە کۆمەڵێک هەنگاوی جدی دەوێت لە ڕادستکردنی نەوت بەسۆمەوە و لە ڕادستکردنی داهاتە نەوتەکان بە وەزارەتی دارایی حکوومەتی اتحادی حکوومەتی بەغدا لێەوە چارەسەری گرفتە بکەن. بۆیە کە کاتێک تۆ دێی
ئەمە بە هەند وەرناگرێ و کاتە 3 مانگ خەڵکی برسی دەکەی 3 مانگ خەڵکی بژەوی دەخێتە مەترسیەوە لەو 3 مانگەشدا کەس زۆر بە گرنگیەوە لە ژیان و بژێوی خەڵک ناکۆڵێتەوە یعنی بە سوپاسگوزاری و بە دەستخۆشی و بە خۆراگری و ئێوە گەلێکن خۆراگرن و نازانم کۆ ئەم تعبیراتە عاتفیانە کە دەربڕێ بەرامبەر بە موچەخۆران هەرێمی کوردستان ئەمانە هیچی وا ناکات کە سکی برسی هاوڵاتیان هەرێمی کوردستان تێر بکە بۆیە گرنگە هەرێمی کوردستان بەغدا بە قوڵایی استراتیژی خۆی بزانێت لەوێوە چارەسەری کێشەکانی هەرێم بدۆزێتەوە کلیلی چارەسەرەکان بدۆزێتەوە باشترین ڕێگە بۆش ئەوەیە ئەگەر بێت و هەرێمی کوردستان پەیوەندیەکی هەیە لەگەڵ لایەنە دەرەکیەکان وا بزانن لایەنە دەرەکیەکان کە چارەسەری گرفتەکانەکەن یا هاوکارنە چارەسەرکردنی گرفتەکان ئەو کاتە هەرێمی کوردستان داوایان لێ بکات کە کلیلی چارەسەرەکان لە بەغدا بکرێتەوە زۆر جار وتومانە عێراق کاریگەرە بە دوو ڕەهەندی دەرەکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران تۆ لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا ناتوانانی ئەم دوو ڕەهەندە بەنادیدە بگری بەڵام ناکرێت لەسەر ڕەهەندێکیان مڕاهانە بکەی ئەگەر بێت و بۆ نمونە ئێران پشتگوێ بخەی یان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پشتگوێ بخەی لە هەمان کاتە ئەم دوو دەوڵەتەش بۆ خۆیان بەرژەوەندی زیندوی خۆیان هەیە لە عێراقدا ئەگەر سەیرکەن لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا بۆ هەردوو لایەن بەغداد گرنگە بۆ هەردوو لایەن بەغدا پێگەی بەهێزترە بۆ هەردوو لایەن بەغدا ناوەندێکە کە ئەتوانێت لێەوە کۆمەڵێ بڕیاری چارەنووساز دەربکرێت بۆچی ئێستا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا گرفتی ئەوەیە کە یاسای حەشتی شەعبی خوێندنەوەی سیەم و کۆتایی بۆ نەکرێت لە دەنگدانی کۆتایی بۆ نەکرێت لە ناو پەرلەمانی عێراقدا بۆ چونکە ئەزانن لێەوە ئەگەر بڕیارەکە درا ئەو کاتە دامەزراوە سیاسەکان حکوومەتیش ئیلزامی دەبێت بۆی کەوا حەشتی شەعبی وەکو موئەسەسەیەکی سەربەخۆ لە وەزارەتی دیفاع بناسیێنێت کە ئەمە بە مەترسی دازانێت بۆ لە ڕووی ئاسایشەوە و لە ڕووی سیاسیەوە بۆ ئایندەی عێراق و بۆ ئایندەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراقدا بەڵێ کاکتۆر ئەوەی کە بەرست باست کرد ئێستا باسی ئێران ڕۆڵی ئێران و ئەمریکا کرد لە عێراق بەڵام باس لەوە دەکرێت خوێندنەوەی هەڵەی بەرپرسانی هەرێم هەڕەشەکانە پێشجەنگی ئیسرائیل و ئێران کردواتر ئەمریکاش بە سنوورداری بەشداری کرد ئێستا لێکەوتەی هەیە لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا وەکو چۆن ڕیفراندۆم هەیبوو نەوت هەیبوو ینی خوێندنەوەش بۆ خوێندنەوەی هەڵا بۆ ئەو شەڕە بۆ ئەنجامەکەی ئێستا کاریگەر و لێکەوتەی هەیە وە دیار کەوتووە لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا کا حەکیم ئەگەر کەسێک وا بزانێت شەڕی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا هەردوو لایەن کە بەشدار بوون لەم شەڕە دژی ئێران و ئەم جەنگەی کە دروست بوو کاریگەری نییە لەسەر کۆی دەوڵەتانی ناوچەی خۆرڵاتی ناوەڕاست زۆر باڵەدا چووە واتە ئەگەر کەسێک مامەڵەیەکی سیاسی بکات لە هاوکێشە سیاسەکانی ناوچە خۆرڵاتی ناوەڕاست یان دەوڵەتی هەبێ یا کاراکتەرێکی نادەوڵەتی بێ لە ناوچە خۆرڵاتی ناوەڕاست بڵێ کاریگەری ئەو جەنگەی نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا بەڕاستی هیچی لە سیاست نەزانیوە بۆی هەرێمی کوردستانیش بەدەر نییە لە لێکەوتەکانی ئەو جەنگە بۆ چونکە ئێران نەڕوخە وەکو زۆر کەس مڕاهانەوەی دەکرد کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران لە جەنگێکدان لەگەڵ ئیسرائیلدا ئەم دوو دەوڵەتە ئێران و ئیسرائیل کە لە جەنگدان و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش کە پشتگیریان دەکات ئەم دەوڵەتە دەڕوخێ سیستمێکی تازە دێتەکایەوە و عێراق ئەو دەوڵەتە بەهێزە نامێنێتەوە و بۆ نمونە دەوا دەکات کە خەڵکی تر خۆی ئامادە کردبوو بۆی کەوا لە عێراقدا دیسانەوە گۆڕانکاری لە سیستمی سیاسی و لە شێوازی حکومڕانی لە عێراقیدا بێتەکایەوە بەڕاستی مڕاهانەیەکی هەڵەبوو کردیان لەسەر بارودۆخەکە بۆیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا خۆی بە ساحێبی ئەو کەسانە نازان لە خۆرڵاتی ناوەڕاستەکە مڕاهانیان لەسەر گۆڕانکاری ناو ئێران و عێراق دەکرد بۆیە لە بەرامبەرشدا ئێرانیش ئەم هەڵوێستەی دەوڵەتانی ناوچەکە و ئەو کاراکتەرە نادەوڵەتیانش لە بەرچاوە کە چ هەنگاوێکیان ناوە من ناڵێم سنووری نێوان عێراق و ئێران تەنها لە دەست هەرێمی کوردستانەوە بەڵکو لە جنوبیشتەوە سنوور هەیە لەگەڵ ئێراندا بەڵام ئەوەش ئەوە ناگەێنێت تەنها سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق لەگەڵ ئێراندا بەڵکو سنووری ئێران ترێ لەگە دەوڵەتانی ترا بەکار هاتووە ئەمانە هەمووی پێمان دەڵێن بەڵێ
لێکەوتەی جەنگەکەی نێوان ئێران و ئیسرائیل و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر هەرێمی کوردستانی ڕنگدانەوەی هەبوو، هاتنی درۆنەکان بۆ سەر هەرێمی کوردستان لە دوای کۆتایهاتنی جەنگەکە بۆ سنووری سەوز و بۆ سنووری زەرد، بۆ سەر سلێمانی، بۆ سەر هەولێر و دوهۆک، بۆ سەر بیرەنەوتیەکان، بۆ سەر پێگە استراتیژیە و وزەیەکانی ناوەن هەرێمی کوردستان بەشێکی ناڵێم هەمووی بەشێکی ڕنگدانەوەی کۆتاهاتنی ئەو جەنگە بوو و مڕاهانەکردنی کۆمەڵێک خەڵک بوو لەسەر ڕوخانی ڕژێمی ئێران و سیستمی سیاسی لە ئێران و لە عێراق. باشە کاکتۆر نزیکبوونەوەی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق کەوا بڕێر لە مانگی 11 بکرێ سکاریگەریەکی دروست کردووە پێوەست بە هەرێم و بەغداد لەسەر موچە بێ لەسەر نەوت بێ پێشتر باز دەکە کە سوودانی تاڕادەیەکی زۆر نەرم بوو بە پەیوەندێکی باشی لەگەڵ وەرپرسانی پارتی هەبوو داهاتە هەرێم دەچۆ هاوینە هاوارەکان بەڵام ئێستا باز دەکرێ کە پەیوەندەکان باش نییە زیاتر ئێستا پشگیری پارتی بۆ قاسم عەرەجی و باسی عەدنان زولفی دەکرێت بۆ داهاتووی سەرۆک وەزیران کارگەری هەیە نزیکبوونەوەی هەڵبژاردن لەسەر مەسەلەی موچە نەوت بێگومان بەلەوەی کە نزیکبوونەوەی هەڵبژاردن وا دەکات کۆمەڵێ هاوکێشەی سیاسی نوێ دیسانەوە قسە و باسی لەسەر بکرێ کۆمەڵی سیناریۆی سیاسی بۆ دوای هەڵبژاردنەکان قسە و باسی لەسەر بکرێ و هێزە سیاسەکان گفتوگۆ بکەن لەسەرەوەی کە لە ئایندەدا چۆن ڕنگ ڕێژی سیاسەتی نوێی عێراق بکەن بەڵام من لێرەوە دەڵێم هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت وەکو ئەوەی کە ئێستا حکوومەتێکی ماوە بەسەرچووە لەم هەڵبژاردنەدا ئەگەر بێوە فشار دروستکە بۆ سەر پرۆسەی سیاسی لە عێراقدا باشترین فرسەتە کە بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەن بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ کورد لەم قۆناغەدا لە هەرێمی کوردستانە بکەن بۆ ئەوەی کەوا بێتە فشارێکی گەورە لەسەر موچە و بژێوی خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو داخوازانەی کە کورد هەیەی لەگەڵ بەغدا چونکە لە دوای 2005ەوە لە دوای 2023ەوە بەتایبەت لە دوای 2005ەوە کە دەسوودانراوە هەڵبژاردن کراوە هەتاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە چوونەتانە و هەڵبژاردنەوە دوای هەڵبژاردن کە تەشکیلگاتی حکوومەت کراوە کۆمەڵێ وعد و بەڵێنان پێدراوە لە چوارچێوەی کۆمەڵە ڕێککەوتنە کۆمەڵە خاڵە ڕیز کراوە بەڵام لە دوای ئەوەی کە حکوومەت هاتۆسە دەسەڵات و حکوومەت دەست بەکار بووە خاڵەکان جێبەجێ نەکراوە بیمافیە موچەی هاوڵاتیان کە بۆتە قوربانی نێوان ململانەی سیاسی نێوان هەرێمی کوردستان و عێراقدا بەڵام لەم قۆناغەدا پێچەوانە حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان مامەڵە بکەن بڵێن ئێمە لەم هەڵبژاردنە بایکۆتەکەین ناینە ناو پرۆسەی سیاسی هەرێمی عێراقەوە و ناین بەشداری بکەین لە هەڵبژاردننی عێراقدا ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان یا کورد لە عێراقدا کە 63 یا 61 کورسی پەرلەمانی عێراقی هەیە 61 کەس ناچن ناو پەرلەمانی عێراقەوە حکوومەتی داهاتووی عێراق بەبێ کورد تشکیلەکرێ ئەو کاتە بزان ئایا دەسەڵاتدارەتی لە عێراقدا بەڕێوە دەچێیان نا ئەگەر هاتوو عێراق بەبێ کورتوانی ڕنگڕێژی هاوکێشە سیاسیە هاوکێشەی سیاسی و دامەزراوە سیاسەکانی بک بە پەرلەمان و بە حکوومەتەوە بەبێ کورد ئەو کاتە دەڵێن کابێتە کورد هیچ پێگەیەکی نییە کابەتی هیچ حساباتێکی نییە لە ناو پێگە سیاسەکانی هەرێمی کوردستان و نێوان بەغدادا و ئەو کاتە ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان هەنگاوێکی نا لە بەرژەوەندی هاوڵاتیان و خەڵکیش پێم وایە بەم هەنگاوی هەرێمی کوردستان دڵخۆش دەبێت بەڵام لە کاتێکدا تۆچنەوە پرۆسەیەکی سیاسیەوە هەر لە ئێستاوە ئەگەر ئەم قسەیان بگات هەر لە ئێستاوە باس و خواست لەسەرەوە بێت کە محەممەد شیع سوودانی نەبێن نوری مالیکی بێ نام نوری مالیکی نیە عەدنان زولفی بێ عەدنان زولفی زۆر جار تقریبا 2 جار لەمە و پێش مڕەشەح بۆ بۆی کەوا بێتە سەرۆکوەزیرانی عێراقی بەڵام سەرکەوتوو نەبوو و نەتوانێت متمانە بەدەستبێنێ لەبەر ئەوە ئێستا مامەڵەی هەرێمی کوردستان یا لایەنێک لە هەرێمی کوردستان لەگەڵ مالیکی بۆی کەوا لە دوهاتوودا بێتە سەرۆکوەزیران ئەمە هەڵەیەکی استراتیجیە ڕێگە ڕاستەکە بۆ کورد لەم قۆناغا وەکو فشار ئەگەر بیەوە فشارکە یەکێ لە سیناریۆکان بریتێ لە بایکۆتکردنی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڵێ بەسکاک تۆ قسە لەسەر زۆر جار لێرەوە کێشە دروستکراوە بۆ موچە ینی لە پابند نەبوون بە ڕێکەوتنەکان بە مەسلەی نەوت سەیت مەبەستێکیانەیە لەسەر موچە بایکۆت بکەن یاخود پێشتر باسی کشانەوەیان دەکرد ئەوەشیان جێبەجێ نەکرد
ئەزانن چۆنە گرفتەکە لە چیایە بۆیەکەوە ناتوان بایکۆت بکەن و ناتوانن کشانەوە بکەن ئەنجام بدەن لەبەر ئەوەیە کۆمەڵێک خەڵکی باڵادەستی بەرژەوەندی خواست دەسەڵاتی بەسەر هەموو پێگە سیاسەکان ئاگرتووە و بەرژەوەندی ملەتێک نەتەوەیەک گەلێک حکوومەتێک لە پێشچاو ناگرێت لە بەرچاو ناگرێت و موچەخۆرانی زیاد لە ملیۆنێک موچەخۆرێم ئەمە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەرچاو ناگرێت تەنها فئەیەکی معەیەن نەبێ کە دەسەڵاتیان بەسەر کۆمەڵە دەسەڵاتی سیاسی و دامەزراوی سیاسی گرتووە لە بەغدا بۆ بەرژەوەندی شەخصی خۆیان و بۆ معاش و ڕەواتبی زۆر و زەبەندە و تەخشان و پەخشانکردن بە دەسەڵاتدان تۆ پێت وایە سەرۆکۆماری عێراق وازە دەسەڵاتەکەی بێن یا ئەو حیزبەی لە پشتی سەرۆکۆمارە و وازە پێگەی سەرۆکۆمار بێنێن لەبەر بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەواتایەکی تر ئایا سەرۆکۆمار وەزیری خارجی جێگری سەرۆکی حکوومەتی عێراقی وەزیرەکانی تر ڕنگدانەوەی بەرژەوەندەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن تاکو لە پێناو ئەوانە بکشێنەوە نەخێر بە بێگومان نەخێر چونکە ئەوان نانتوانیوە ڕنگدانەوەی بەرژەوەندەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بن بەداخەوە وا دەڵێن بریاوان بکردبایە خۆ تەنها ئەوان نین ئێمە لەشکرێک لە وەزیر و جێگری وەزیر و مدیرعام و مستەشاری لە سەرۆکاتی کۆمار و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و نازانم چیمان هەیە دەسەڵاتی تەشریعی و لەمانە هەمومان هەیە بەڵام ئەمانە وەکو خودی خۆیان وەکو تاکێک لەوێن نەک ڕنگدانەوە و نوێنەرایەتی گەلێک بکە کە ناوی کووردە لە هەرێمی کوردستانە و موچەخۆرەکانی موچەی سێ مانگ جارێک موچا وەردەگرن لەبەرەوە ئەمە گرفتە سەرەکێکەیە بۆ کورد دروست بووە کە ئەوانەی بە ناوی کووردەوە بە پێگەی کووردەوە بە ڕێژەی کووردەوە ئەچنە ناوەندە سیاسەکان ناتوانن تعبیر و گزارش لە خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەم بەداخەوە تەنها کە چوونە پێگەکان ینی ڕنگدانەوەی بەرژەوەندەکانی خۆیان بەداخەوە باشە کاکتۆر بینی دەمێت ئێمە ڕۆژانە کە دەبیستین متابعی بارودۆخەکە سیاسەکانی ناو هەرێمی و کوردستان و عێراق دەکەین باشە کاکتۆر مەسەلەی و یاسای حەشت کە ئێستا هاتووە پەرلەمان بۆچی ئەوەندە ئەمریکایی نیگەران کردووە خۆ پێشتیش لە 2016 یاسای حەشت دەرچوو کە پارتی وێکێتی و گۆڕان بەشێکیان دەنگیان پێدا بەس کۆمەڵ و یەکگرتووە کاتە دەنگیان پێدەدا یاسایەکیان دەرکە ئێستا یاسایەکی نوێیان هێناوە بۆی کە پێدوای دەسەڵاتی زیاتر بدەن و نیگەرانی ئەمریکا بۆچیە لەم یاسا نوێیە خۆی بێگومان لە 2016 بەڵێ یاسای ژمارە 48 شعبی دەرچوو بەڵام ئەم یاسایە گۆڕانکارێکی جەزری تێدا ئەمجاریان ئەم یاسایە گۆڕانکارێکی ئەوەیە کە موسسەی دەکاتە موسسەیەکی سربەخۆ ڕاستەوخۆ بە سەرۆک ئەنجومەنی وەزیرانەوە بەسراوەتەوە دەسەڵاتی جوڵە پێکردن و دەسەڵاتی چۆنێتی مامەڵەکردنی ئەم سربەخۆی وەکو موسسەیەکی عسکەری سربەخۆ لە دەرەوەی دامەزراوەی منزومەی عسکەری عێراقی و ئەمە وا دەکات کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای نیگەران کردووە چونکە ئەمە بە مەترسی دەزانن لە دوو ڕۆوە لە ڕوویەکی ئاسایشەوە کە مەترسیە بۆ سەر ئاسایشی عێراق و ئاسایشی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراقدا چونکە ئەو وەکو حرەسی سەوری ئێرانی وەکو مامەڵی لەگەڵدا کات و دەیبینێ دەڵێ ئەمە وێناکردن یا کۆپیکردنی جۆری سیستمی بەرگری سیستمی ئەو سیستمەیە کە لە ئێرانە هەیە لە سیستمی سەربازی ئێرانە بۆ هاتۆتە ناو عێراقدەوە بۆی حەشتی شعبی کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا داوا ئەکا بۆ ئەوەی کەوا ئەمانە هەڵبۆشێنرێتەوە و بێنە ناو جەیشی عێراقیەوە و لەوێ تەنزیم بکرێن نەک بەسەر بەخۆی ئەمانە هەر بمێننەوە چونکە هەفتا فئە هەیە هەفتا گروپ لە ناو حەشتی شعبی هەیە لەم هەفتا گروپەی کە لە ناو حەشتی شعبیدا هەیە کۆمەڵێک گروپیان بە گروپی تیرۆریستی ناسراون لا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە ئێستا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێ بێت ئەگەر شەرعیەت بدرێ بەم گروپانە لە چوارچێوەی موسسەیەکی سەربەخۆ وەکو موسسەی سەربازی عێراقی مامەڵی لەگەڵدا بکرێ ئەمە گرفتەکە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دروستەکە ئەمریکا سێ ڕێگەی لە بەردەمایە بۆ ئەمە یەکەمیان لێدانە لە حەشتی شعبی ئەمە یەکێکە لە سیناریۆکان دووەمیان لێگەڕانە بۆ ئەوەیەکەوە یاساکە دەربچێ لە پەرلەمان کامە سیناریۆی دووەم سیناریۆی سێمان ئەوەیەکەوە بێدوا بکات لە هێزە سیاسەکان لە عێراقا بێدەنگی لەم یاسایە بکەن و تەعجیلکەن بۆ ئیلا ئەشعار آخر ئێستا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ناتوانێت لەم قۆناغەدا لە حەشتی شعبی بدات و لە سەرکردەکانیان بدا چونکە ئەگەر بێت و هەر هەنگاوێکی لەو جۆرە بنێت ئەو کاتە هێزەکانی لە عێراقا ئەکەونە بەر هێرشێکی کاتی
حشتی شعبی و هەروەها زیاتر پاڵ بە حشتی شعبی و هێزە شیعەکان دەنێت کە ئێران زیاتر زاڵە بەسەرانەوە و زیاتر بەواتەیەکی بڵێن بچێتە باوەشی ئێرانەوە. بۆیە بێدەنگبوونیش لێ و هیچ علاقی بەسەر نەبێ وا دەکات یاسای دەستەی حشتی شعبی لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی سیاوی بۆ بکرێت و دەنگدانی لەسەر بکرێت و کۆتایی ببێت و کە ئەمەش مەترسیەکی سەرەکیە بۆ سەر ئاسایش و لایەنی سیاسی لە عێراقدا کە ئەمان پێیان وایە حشتی شعبی لە ڕووی ئاسایشیەوە مەترسیە بۆ خۆیان بۆ عێراقیش واروا لە ڕووی سیاسیشەوە کاریگەریان دەبێت لەسەر ڕەنگرێشکردنی ئاوکەشە سیاسەکانی داهاتووی عێراق و ڕۆڵی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش لەمەدا لاواز دەکا. بۆیە باشترین حل بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەم قۆناغا بریتێ لەوەی کەوا تەئجیلکردنی یا دواخستنی ئەم یاسایە کە نێتە ناو پەرلەمانەوە و هەیئەی وەکوو بڵی ژنەی دیفاع و بەرگری و ئاسایشی پەرلەمان ئەم مەشروعان نەنێرن بۆ دەستی سەرۆکاتی پەرلەمان بۆی کا بیخن ناو بەرنامەی کارەوە بۆ دەنگدان لەسەری خوێندنەوەی سیان بووی. بۆیە گرفتەکەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا وەکو دەڵێ لەبەردەم ئەم اختیارە ناخۆشانەدایە ناهەموارانەدایە بۆیە وا بکە لە هێزە سیاسیەکانی عێراق بەهاڕەشەکردن بە فشارکردن بۆ ئەوەی کەوا ئەم یاسایە لە ناو پەرلەمان تەئجیل بکرێ خوێندنەوەی سێمی بۆ نەکرێ هەرچەندە کورد و سونەش ناڕازین چونکە کورد و سونەش دەزانن ئەم هێزە کۆمپلیتلی بە تەواوەتی شیعەن بە تەواوەتی لە یەک پێکاتە پێکاتۆ لە بەرژەوەندی ئەوانە ئەگەر بێت و ئەم هەیئەی دەستەی حەشی شەعبیە یاساکەی دەربچێت لە پەرلەمان و ببێتە مواسسەیەکی سەربەخۆ ئەو کاتە مەترسی دەبێت بۆ سەر کوردیش و بۆ سەر سونەیش و ئەمەش وا دەکات لە ئایندەدا هێزە شیعەکان زیاتر زاڵتر بن بۆ ڕەنگرێشکردنی سیاسەتی ئایندەی عێراق و بۆ مودەیەکی دوور و درێژتر. باشە کاکتۆر بەڕێز پێت وایە شیعەکان وازی لێ بێنن چونکە ئێستا 238,000 چەکداریان هەیە لە ناو بڵێن حەشت کۆی گروپەکان لایەن شیعەکان وە لە بەردەم هەڵبژاردننی کە کاریگەریانی لەسەر هەڵبژاردن یاخود بڵێن عێراق لە جەنگی ئیسرائیل و ئێران خۆی پاراست ئەمە وا دەکات کە ئەم یاسای ئەگەر جێبەجێ بکرێ پەسەند بکرێ ئێستا بەس خوێندنەوەی سێمە و دەنگدانی ماوە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا باتە قۆناغێکی دیکەوە. پێم وایە ئەگەر بێت و هێزە سیاسەکانی عێراق بە باشی بە عەقلانی مامەڵە نەکەن لەگەڵم بارودۆخە ئەم یاسای حەشتی شەعبیە وا دەکات گرفت بۆ هەڵبژاردننی ئایندەی عێراق دروست بێت وا دەکات وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بیر لە ڕێگەیتر بکاتەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ حەشتی شەعبی و پێم وایە پەیوەندەکانی عێراق و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەباتە قۆناغێکی مەترسیدارەوە چونکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا زۆر بە جددی لەسەر خەتە بۆ ئەوەی کەوا ئەم یاسایی کە لەناو پەرلەمانە خوێندنەی سیێم و دەنگدانی لەسەر نەکرێت ئەگەر بێت و ئەم یاسایە هێزە سیاسەکانی ئەمڕۆ فالح فەیاض داوای لە پەرلەمانتارانە کرد داوای لە هێزە سیاسەکان دەکرد کەوا پاڵپشتیان بن بۆەوەی کەوا ڕۆژێکی مێژووی تۆمار بکەن و بۆەوەی کەوا بتوانن یاسای حەشتی شەعبی دەنگدانی لەسەر بکرێ ئەگەر بێت و بەو نەفەسەوە مامەڵە لەگەڵم یاسایەدا بکرێ گومانی تێدا نییە ئایندەی پەیوەندەکانی عێراق و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چێتە قۆناغێکی مەترسیدارەوە چونکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەم یاسایە بە هەڕەشە بۆ سەر بەرژەوەندەکانی خۆی دەزانێت لە عێراقدا ئەگەر بێت و ئەم هەڕەشێش بێتە شتێکی واقعی و عملی ئەو کاتە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دوور نییە هەنگاوی کردداری دژی حەشتی شەعبی بنێت بەر لەوەی کە ئەم یاسایە بڕاتە بواری جێبەجێکردنەوە. لەبەرەوە هێزە سیاسەکانی عێراق ئێستا لە گفتوگۆدان و گفتوگۆ وای کردووە کە هێزە شیعەکان بکا بە دوو بەشەوە بە تایبەتی محەممەد شیع سوودانی زۆر ڕەوڵەدا کە ئەم یاسایە بۆ شێوازە نەبێت چونکە لە بەرژەوەندی ئەو نییە لە بەرژەوەندی ئایندەی ئەو نییە بەڵام کۆمەڵی هێزی سیاسی تر هەن خەزعالیە کێوکێتر ئەوانن کە دژی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکان و بەشێکیشانە ناو لیستی تیرۆری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکان حەزەکەن یاساکە دەرچیە دژی بەرژەوەندەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەنگاو بنن بۆیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە سەفیرەکەیشیان سەردانی پەرلەمانی کرد لەگەڵ جێگیری لەگەڵ دەستی سەرۆکاتی پەرلەمانی عێراقدا کۆبووەتەوە یەکێک لە خاڵە هەرە سەرێکیەکان بۆ ئەوە بووە کە داوایان لێ بکات کە ئەم یاسایە نەخەنە دەنگدانەوە و با نەبێتە یاسان پرۆژە یاسایە لەبەرەوە مەترسیە بۆ سەر عێراق و بۆ سەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ سەر ناوچەکە و کورد و سونەیش
بەڕاستی لەم بەرێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادان واتە لەم هەڵوێسەدا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و کورد و سونەیش هاو هەڵوێستن بۆیکەوە ئەم یاسایە نەچێتە بوارە جێبەجێکردنەوە. ئەڵبەتە باسی 2016 دەکرێت ئەو کاتە شەڕی داعشە بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پێویستی بە شەڕ و بەڵێ کورد و شیعە کورد و سونەیش ناڕازی بوون بەڵام یاساکە دەرچوو و یاساکە وای کرد کە حەشتی شەعبی ڕۆڵێکی پێ بدرێت و پێگەیەکی پێ بدرێت لە شەڕی داعشە و چەک و جەبەخانەیەکی زۆر ووای بکات ئێستاش وەکو جێشێکی سربەخۆ دەربکەوێ و بێگومان بەلەوەی ئەگەر بێت و بەم ئاراستەیە بڕوات حەشتی شەعبی کاریگەریەکی ڕاستە و خۆی دەبێت لەسەر بەرئەنجامی هەڵبژاردنەکان و لەسەر یەکلایکردنەوەی کێشە سیاسیەکان و ئەمەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە خاڵێکی مەترسی دەدەنێت بۆ سەر ئایندەی پرۆژەی سیاسی لە عێراقدا و کەس لە عێراقدا ئەگەر بێت و حەشتی شەعبی لە پشت نەبێت ناتوانێت حکمی عێراق بکا بە سەرۆگۆزیرانیشەوە. لەبەرەوە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا باش لەم هاوکێشەیە تێگەیشتووە و شیعەکانش باش لەم هاوکێشە تێگەیشتن بەڵام عاقڵمەندانی ناو شیعە داوا دەکەن کە ئەم پرۆژە یاسایە لە ناو پەرلەمان بمێنێتەوە بەو شێوازە تا کاتێکی نادیار کە ئەم وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش داوای دەکات. بەڵام ئایا پرسیارەکەمەوە ئایا شیعە پەرگیرەکان ئەتوانن لەم هەڵوێستە بێدەنگ من ئایا ڕاستی دەبن بەمە ئەو پرسیارەکە لە ڕۆژانی ئایندە و هەفتەی ئایندەدا ئەتوانین وەڵامەکە وەربگرینەوە. باشە کاکتۆر چوار خولەکمان ماوە دو پرسیاری تر بە کورتی بڵێن کاریگەری ئێران و ئەمریکا ئەم جەنگە کاریگەری ئێرانی لاواز کردووە لەسەر هەڵبژاردننی داهاتووی عێراق لەسەر دیاریکردنی سەرۆکوەزیرانی داهاتوو یاخود چۆن دەبێ ینی لە ناوخۆی عێراق سەرۆکوەزیران یەکلا دەکرێتەوە؟ ئێران لە دوای جەنگ لاواز بووە بەڵام بەم لاوازیەوە لە زۆربەی هەرە زۆری دەوڵەتانی ناوچەکە بەهێزتریشی ئێستا لەبەرەوە ئێران بەرامبەر بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لاواز بووە نەک بەرامبەر بە عێراق و هێزەکانی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان و ئەمانە دەوڵەتانی خەلیج بۆیە بەڵێ ئێران ڕۆڵێکی کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کێ لە ئایندەدا دەبێتە سەرۆکوەزیرانی عێراق و بەبێ ئۆکەیتاران کەس ناتوانێت سەرۆکوەزیرانی لە عێراقدا بکە واتە ڕێگەی بەدەستێنانی پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە تارانە تێپەڕەکات واتە ئەگەر کەسێک لە تارانەوە ئۆکەی لەسەر نەکرێت ناتوانێت لە بەغداد حکومڕانی بگرێتە دەست بۆیە بەڵێ کاریگەری دەبێ و کاریگەریەکانیشی لە ڕێگەی هێزە شیعەکانەوە دەبێت چیشی وای کردووە ئەم دڵنیایە بە هەموو لایەک بدەن ئەوەیە کە هێزە شیعیەکانی عێراق باڵادەسترن لە پێکەتەکانی تری ناو عێراق وەکو سونە و کورد بە هەردووکیشانەوە ئەگەر یەک بگرن نابنە هاوتای شیعە نابن چونکە شیعە ئێستا بۆ خۆیان نزیکەی 11 پارێزگای عێراقا باڵادەستن و ئەم باڵادەستیش وای کردو زۆربەی هەرە زۆری ناو پەرلەمانی عێراق شیعە بن و بە گوێرەی ئەو دابەشکاریەش کە لە دوای 2005ەوە کراوە 2023 کراوە لە عێراقدا شیعە ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەردەکەوێت و بە تەوافق بێت بەو تەوافقەی کە بووە و دەبێت سەرۆکۆمار کورد بووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران شیعە بووە سەرۆکی پەرلەمان سونە بووە بۆیە لە ناو هێزە شیعەکانیشدا ئەو کەسانە ئەتوانن ئەو پۆستە بەدەستبێنن کە ئۆکەی ئێرانی لەسەر بێ لە بیرمان نەچێت لە انتخاباتی 2020 کاتێک کە مقتەدا سەدر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ حەلبوسیا ویستیان حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی دروست بکەن سەرکەوتوو نەبوون بۆ چونکە بەڵێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پشتگیری ئەم پرۆژەی دەکرد بەڵام ئێران دژی ئەم پرۆژەیە بوو لەگەڵ تەوافقدا بوو نەک زۆرینەی نیشتیمانی حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی لەبەرەوە آخر جار هاتنە سەرەوەی کەوا محەممەد شیع سوودانی ئیتاری تەنسیقی مڕەشەحی کات کە ئیتاری تەنسیقیش هەمومان نەزانین پاڵپشتی کراوە لەلایەن ئێرانەوە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی کراوە و هەوڵوێست و لێکدانەوەکان و بڕیارەکانی بەشێکی باشی ڕنگدانەوەی بەرژەوەندەکانی ئێران و ئاگالێبوونێکی ئێرانی تەواوەتی لەسەرە و بینیمان کە چۆن بەرپرسانی ئێرانیش لە ڕابردوودا کاریگەریان هەبوو و لە داهاتووشدا و لەم انتخاباتشدا کاریگەریان دەبێت. بەڵێ زۆر سپاس دەکەین دکتۆر ئیبراهیم محەممەد
مادومان کردی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاسی ئامادە بوون دەکەین. سپاس لۆی بینەرانی بڕە سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.